دیارە ئەمڕۆ ئەم هەیئەتە بەڕێزەیە کە هەیئە السادة العلويين والمحبين ئەمانە طبعا ئەمڕۆ سەردانیان کردین ئەمانە مەرجەعێکی گرینگن و لە کەرکووک شوێن و جێگایان هەیە و ئێمە ئەم جۆرە پەیوەندیانە بۆ ئێمە و کێشێتی نیشتیمانی کوردستان گرینگە چونکە بەرنامە و سیاسەتی ئێمە لە درێژە پێدەری سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مامجەلالە کە بە بەردەوامی تاکیدی لێ کردەوە کە لە کەرکووکە دەبێت هەموو پێکاتەکان پێکەوە کار بکەن پێکەوە بژین پێکەوە خزمەت بکەین و ئێمە لێرە شۆپیان بەم بەڕێزانش ئەڵێن کە ئەڵێن بۆ ئێستا و بۆ ئایندەش هەر پێداویستێکیان هەبوو لە هەر بوارێکە ئێمە ئامادەین بۆ هەموو هاوکاری بۆ هەموو پشتیوانیەک و هەروەها داواکارین و پێشمان باشە ئەم جۆرە سەردانانە بەردەوام بێ تاکو ئێمە ئەو دەسانەی کە دەکەوێتە بینی پێکاتەکانەوە لێرە ئەو دەسانە مەجال نەدەین مەجال بۆ دەسانە نەدەین کە بیان و کێشە دروست بکەن لە نێوان پێکاتەکان. بەڕاستی مرۆ زۆر ڕۆژێکی گرنگە و پێمان خۆشە کە سەردانی کاک محەممەدمان کرد بۆ پیرۆزبایانی وەرگردنی ئەم پۆستەی کە جەنابی مەسعودی ڕێکخراوەکانی مەڵبەندی کەرکووکەوە بۆ پیرۆزبایی بۆ ئەوەتە ئەمە هەیئەی ساداتی عەلەوی محبینی کەرکووک هەیئەتێکی هەموو عەشائری ساداتی کەرکووکە بە عەرەب و بە کورد و بە تورکمان زیاتر لە 20 عەشەرەتی تایە بە هەموو جۆرەیەکەتیایەتی بۆ خزمەتی ئەم شەرەر هەیئەتێکی ڕێکخراوێکی ناحکومیە پێویستمان بەوەیە کە علاقاتمان لەگەڵ هەموو حزبەکان بەتابەتی لەگەڵ یەکێتی بۆ خزمەتی ئەم شارە و